دەست و بینان دیوەوە لێی بچێکیشتان نەخواردەوە ڕۆ حەزر کە با سەرەتا گوڵە و پرژێنیان کرد تا ئەو خوێنوسیە لە بەدەنت خارج نوت ئەو دەستە ئارامەوە ناوێت سەر دەستی چەپی نووسرا بوو ئاخ شیرینگە خۆشەویستان سڵاوتان لێبێت. فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور ئەو فیلمەیە کە لەگەڵ نەخشاندنی واقع و کلتور و فەرهەنگی جوانی کوردەواریە. لە هەمان کاتە داهاتووشمان بۆ ڕۆشن ئاکاتەوە. فیلمێکی تەواو جیاوازە، چیرۆکێکی کاریگەرە، ئومێدێکە بۆ کاری جوان. هەڵبەت لە پشتیەوە ئەو هەوڵەیە کە ئەوێت کوردبوون لە ڕێگەی مۆسیقاوە، لە ڕێگەی زۆر لایەنی جیاوازی فەرهەنگی بخاتەڕۆ. ئێمە ئەمڕۆ جارێکی تر لە سینەما سالمین و بینەری فیلمەکە بووین و ئەمانەوێت ڕاوبۆچوونی جیاوازی زۆرێک لەو بینەر ئازیزانەوەت بگرین کە بینەری فیلمەکە بوون. ئێوەش لەگەڵمانە بن. ئەو ڕۆژانی وەک بە خۆمانی کرد بەم کۆڵانە باریکانی. ئەو ماڵە سپیا بینی؟ ماڵی مەریەمی خاڵکوتە. بەخێر بێت. کلەکەتان چی لێ کرد؟ کوشتتان؟ مامۆستا عەلیگیان بینەری فیلمەکە بووی. پێمان بڵێ کە ئەوترێت فیلمێکی ناوازەیە. چ پرسیارێک لە لای تۆ دروست بوو کە جێی تێڕامان بێت؟ هەوڵێکی زۆر هەیە لە بواری دروستکردنی دراما بە تایبەتیش لە باشوور، جارجارێکیش بە هاوکاری هونەرمەندانی ڕۆژهەڵات. ئەم فیلمە ئەتوانم بڵێم فیلمێکە لە ئاستێکی بەرزایە لەبەر کۆمەڵێ هۆ. یەکەمیان دەرهێنەرەکە پەنای بردووەتە بەر زۆربەی یا با بڵێن هەندێک لە میتۆدە سینەمایەکان بە درێژایی مێژووی سینەمای عالەمی. هەروەها توانێتی سوود وەرگرێت لە ئاینی یارستان کە ئاینێکی تایبەتە بە کورد، زمان و زاراوەی خۆشیان هەیە لە هەموو ڕێوڕسمەکانی خۆیان بە تایبەتی ڕێوڕسمە ئاینیەکان. دواتریش ئەو مۆسیقا و گۆرانی کە هەیە کە هاوشانی دیمەنەکانە، ئەتوانم بڵێم ئەو سیفەتە ئەداتە ئەم فیلمە کە بڵێن ئەم فیلمە یەکەمین فیلمە کە زۆر فیلمێکی کوردیە لە هەموو ڕوویەکەوە. هەر کێژ ئەم فیلمە ببینێت ئەزانێ ئەم فیلمە یا ئەگەڕێ بە دوای خاوەنەکەی بە دوای نەتەوەکەی ئەپرسیای فیلمی چ نەتەوەیەکە دەرئەکەوێت کە ئەمە فیلمی نەتەوەی کوردە. ساڵانەکە دیم و بەردەوام بۆ دەژێڕەوە. سڵاوتان لێبێ سڵاو لە کورسات. طبعا فیلمێکی زۆر ناوازە بوو، فیلمێکی زۆر خۆش بوو. یەکەم دەرهێنەرەکەی، دووهەم شوێنەکە، دەنگەکان. لە سەرەتای فیلمەکە من یەکسەر دڵم پڕ بوو، دەستم کرد بە گریان، چونکە کە دەستی پێکرد بەوە دەستی پێکرد کە ئەکتەرەکە پێی ئەنا بە بەفرەکە، دەنگی خرمەی بەفرەکە، دوای ئەوە بەردانەوەی ئاوەکە کە سەوتی ئاوەکە ئاهات، دوای ئەوە قرچی ڕۆنی هێلکەڕۆنەکە. یەکسەر وتم، چونکە من کۆمەڵە نابیستم ئەمڕۆ لەگەڵا بوو، دڵم پڕ بوو، دەستم کرد بە گریان، وتم ئەوان هەست بەو دەنگانە هیچی ناکەن. لەبەر ئەوە زۆر سەرنجڕاکێش بوو بۆ من خۆی فیلمەکە، هەرچەنە خەفەتایی بوو، هەرچەنە باسی ژیانی کوردی کرد بەعام. لەبەر ئەوە
زۆر گرنگە ئەم فلیمانە دەستیان خۆش بێت کە ئەمەیان خۆزگەم یەکەم فلیم نەبوو لەسەر کۆرۆنا هەزاران فلیم دەرکرا ئێمە ئەم ژیانە سەختەی کورد کە بەسەری هاتوو کە ئەو شۆڕشە گەورەی کە کراوە بەداخەوە بەپی پێویست ئێمە فلمشتی بۆ نەکراوە هیوادارم بۆیان کرد دەستخۆشییان لێ ئەەکەم زۆر سوپاسیان ئەەکەم. دکتۆر محسین پێمان بڵێ ئەم فیلمە چی بە تۆ بەخشی؟ وێڕای سوپاس و دەستخۆشیم کە زۆر شتێبێ لێرە دەستخۆشی لێ بکرێ بەڕاستی چکە من وەکو بینەرێک زۆر بەراقم بوو کە ڕۆژە بە ئێمە ژۆکو نەتەوە سینەمامان هەبێ کاتێک کە تۆ سەیری گەلانی دەوروبەرەکەی لە هونەری حوتەما چەند پێشکەوتون وەکو تاکێک وکو نەتەوەیەک ئەگەیتەوە خەمەی کە بێت تۆر سینەماتە بێ بەڵام دوجار کە ئەگەیتەوەی بێ کات ببەخشی و فیلمێکی ئاوا ببینی نەکشتە پێ بەخشە زۆر شتە بیرە خاتەوە بەڕاستی ئەوەی کە لە تەمەنی منابێت هەندێشت چۆتە لاشعوریەوە کە ئەم فلیمە ئەیهێنێتەوە بەڕوخسارت ئەین جارێکە هێنێتەوە بەردەمە کە ناخە ئازارەیە و بەتوانم بڵێم جیاواز لە نەتەوەکانی تر ئەو خەمە ئێمە هەمانەوە سینەما ئەوەی کە منم ئێوارەیە بینیم توانی پیشانی با و نەتەوەکانی تر نییان هەرچەنە شتێکی ئازار بەخشەوە نەبێ شتێک بێکە زۆر با بڵێن تاکی ئێمە دڵی پێخۆشە بەڵام زۆر دیمەنی هێنایە و بەرچاوم کە هەمومان لە ناخمانە شتێکی ئازارمانەیە ئەوە بە دوای چارەسەرێک ئاگەڕین کە لێ قوتار بین. چی تێ بۆ دەستگای میدیایی کورسات کە هەمیشە پاڵ پشتی فیلمی کوردی و بەرهەمی کوردی و بەگشتی ئەوێت فیلمی کوردی لەسەر شاشەی سینەماکان پەخش بکرێت لێرۆ چی بە کورسات دەڵێ؟ بەڕاستی زۆر جێی دەستخۆشیە زۆر کورسات خۆی مێژووە ئەوە بمانێ نەمانوێ مێژووە و قوتابخانەشە من وەکو تاکی خۆشم زۆر لەم قوتابخانەیە پێگەشتم بەڕاستی لە زۆر ڕۆوە بەڵام ئەگەر لە ڕووی ئەم بابەتە هونەریەوە باسیگەی زۆر جێی دەستخۆشیە هیوادارم بەردەوام بێەوە بڕوا و ئەمە سەر ئەگەر ناوەڕاستی ڕێ نەبێ سەرەتایەکی پیرۆز و بە نرخ بێت کە کۆتایەکەی درەنگ بێت یا خود هەر نەیە تا زۆرترینی خەڵک چێژ لە بەرهەمی ئاوا ببینێت. دکتۆرە ڕۆخۆش پێمان بڵێ وەکو بینەرێک تا چەندە دڵخۆشیت بەوەی فیلمی کوردی لەسەر شاشەی سینەماکان ئەبینیت و لە هەمان کاتە پێم بڵێ بۆ چوونی تۆ چێ لەسەر فیلمەکە؟ بڵێ طبعاً پێش هەموو شتێک من زۆر خۆشحاڵم کە ئەوە ئەم چەند ساڵی ئەخیر بەڕاستی وردە لەسەر ئاستی زۆر بەرز و بەتوانە ئێمە فیلمی کوردیمان ئەبێت هیوادارم هەر هەمومان بەکەم تا زۆر بەشداری بینینی ئەم فیلمانە بکەین وەکو تەشجیعێک وەکو پاڵپشتیەک دەربڕینی پاڵپشتێک بۆ ئەم ستافە جوانانەی کە بەم کارانە هەڵەسن. ئەم فیلمە بەڕاستی فیلمێکی زۆر ئازبەرزە لە سەرزارێکی وەکو تەماشاکی کە ئەنەما فیلمێکی دۆکمنتێری مێژوویی کللتوریە ئەوەنە بە وردی لەسەر وردەکاریەکان تەفسیلەکان ئیش کراوە ئەوەنە ئیش لەسەر هەرە بچووکترین شت کە هەریەکە و ئاماژەیە بۆ بابەتێک بۆ کللتورێک بۆ حاڵەتێک بۆ وەزعەکە ڕوویاوە لەم کوردستانی ئێمەیە بەعام هیچیان تێنەپەڕانی بوو زۆر بەوردی ئیشی لەسەر کۆی فیلمە کرابوو. فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور ئەمان گێڕێتەوە بۆ حەقیقەت بۆ ئازادی بۆ زیندویی بۆ لێبوردەیی بە کوردبوونمان ئاش بینەوە و کوردبوونمان خۆش بێت. بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور بەڕێوە دەچێت. توی خۆشەویست ئەگەر تاوکو ئێستا سەردانی سینەما سالمی شاری سلێمانیت نەکردووە ئەتوانی لە 3 کاتی جیاوازە بینەری ئەم فیلمە ناوازەیە بیت کە ئەویش کاتەکان 3 پاژنیوەڕۆ 6 ئێوارە 9 شەو لە هەمان کات لە شاری هەولێری ئازیزیش لە کاتەکانی 3 پاژنیوەڕۆ کاتژمێر 4 کاتژمێر 5 6 لە هەمان کات 8 شەو 9 شەو 10 شەو بیریشمان نەچێت کەسانی خاوەن پێداویستی تایبەت ڕۆژانە ئەتوانن بێن سەردانی سینەما سالمی شاری سلێمانی بکەن لەبەر ئەوەی بێ بەرامبەر ئەتوانن بینەری فیلمەکە بن لەبەر ئەوە